گەنجینە هەتا هەتاییەکان. دەبێت دۆخی ڕۆحیمان بەو شێوەیە بپێوین کە پارەکانمان بەکار دەهێنین بۆ دروستکردنی قوتابیان لە هەموو نەتەوەکان. با ئەو جەماوەرەمان یاد بێتەوە کە گوێ دەگرن. ئەیسا شانۆکە ئامادە دەکات. ئینجیلی لۆقاش ئەمە تۆمار دەکات کە بەشی 16 و ئاەتەکانی 14 و 15. شانۆکە ئامادە دەکات کە ئەیسا لە وتاری سەرچیا دەیکات. لێرەدا لەگەڵ ڕەفتارێکی مادیدا مامەڵە دەکات. ئەیسا پەیوەندیەکی گێڕایەوە دەربارەی خاوەن کارێکی ناڕاستگۆ. فەرمووی ناتوانن کۆیلەی خودا و پارە بن. فەریسیەکانیش کە پارەیان خۆش دەویست گوێیان لە هەموو ئەمانە بوو. گاڵتەیان پێکرد. بێگومان ئەیسا لەگەڵ قوتابیەکانی دەدوێ کە نوێنەری ئەون. نایەوێ وەک فەریسیەکان و سەرکردە ئاینەکان بن. ئەیساش پێی فەرموون لە نێو خەڵکدا خۆتان بێتاوان دەردەخەن، بەڵام خودا دڵتان دەناسێت. ئەوەی لای خەڵکی پایەدارە، لای خودا قەیزوەنە. ئێوە گرنگی بەوە دەدەن کە خەڵک شانازیتان پێوە بکەن، بەرزتان بکەنەوە، ئەوەش لای خودا قەیزوەنە. لێرەدا ئەیسا ڕاستەوخۆ بوو لە فەرمودەکەی. تەماشای کۆمەڵگەی کرد و فەرمووی مەتا 6:19-31 لەسەر زەوی سامان بۆ خۆتان کۆمەکەنەوە کە مۆرانە و ژەنگ لێی دەدا و دز دەیبڕێت و دەیدزێت، بەڵکو سامان بۆ خۆتان لە ئاسمان کۆبکەنەوە کە مۆرانە و ژەنگ لێی نادەن و دزیش نایبڕیت و نایدزێت، چونکە سامانت لەکوێ بێت دڵیشت لەوێ دەبێت. ئێستا خۆتان لە شوێن قوتابیەکان دابنێن. کاروبار و ڕاوەماسیتان جێهێشتووە کە سەرچاوەی ڕسقتانە. پەترۆس و یاقوب و یۆحەنا و ئەندراوس هاوبەشی کار بوون. مەتا بازگر بوو، زۆر دەوڵەمەند بوو وەکو زەکای بازگر کە کاتێک باوەڕی بە ئەیسا هێنا ئەوەندەیدا کە دزی بووی. ئەوانە شوێنکەوتەی ئەیسا بوون بۆ مەبەست و ئامانجێکی تایبەت. بێگومان ئەوان زۆر نیگەران بوون. ئەیساش دڵنیایان دەکاتەوە ئەوە پەیامێکە بۆیان. بێگومان بۆ ئێمەش کەس ناتوانیت کۆیلاتی دوو گەورە بکات، چونکە ڕقی لە یەکێکیان دەبێتەوە و ئەوەی دیکەی خۆش دەوێت، یان دەست بە یەکێکیانەوە دەگرێت و ئەوەی دیکە پشتگوێ دەخات. ئێوەش ناتوانن کۆیلەی خودا و پارە بن. ئاەتی 33 بەڵکو یەکەم جار داوای پاشایەتیەکەی خودا و ڕاست و دروستیەکەی بکەن، هەموو ئەمانەتان بۆ دابین دەکرێت. وا خودا گرنگی بە خۆتان و خانەوادەکانتان دەدات. من بۆ کارێکی تایبەت بانگم کردوون، متمانەتان بە خودا بێت. بێگومان لێرەدا شتێکی گرنگ هەیە بۆمان پرسیارەکە. ئەو پرسیارانە چین کە بتوانین ئاراستەی خۆمانیان بکەین بۆ ئەوەی دڵمان پشکنین بەرامبەر بە شتە مادیەکان. بێگومان ئەوە کارێکی تایبەتی قوتابیەکانە، بەڵام خودا هەمومان بانگ دەکات کە خزمەتی بکەین و خودا یەکەمین بێت لە ژیانمان و یەکەم جار داوای پاشایەتیەکەی بکەین. یەکەم شت بیری لێ دەکەمەوە چییە؟ زۆر خەڵک هەن بیر لە شتە مادیەکان دەکەنەوە. ئێمەش وەکو مەسیحی خودا پێمان دەفەرموێ بەڵکو یەکەم جار داوای پاشایەتی خودا و ڕاست و دروستیەکەی بکەن، هەموو ئەمانەتان بۆ دابین دەکرێت. چ شتێک زیاتر وزەی دەرونی و ڕوحیم کۆنتڕۆل دەکات؟ گرنگە یەکەمینەکانی ژیانمان ڕێک بخەین. ڕاستە بەرپرسیارەتیمان هەیە بەرامبەر خێزانەکانمان، پێداویستی زۆرمان هەیە، بەڵام دەبێ هاوسەنگی هەبیت. ئەم پرسیارە بۆ هەموو مەسیحیەکە. چۆن وەڵام دەدەیتەوە کاتێک گوێت لە بڕگەیەکی کتێبی دەبیت کە باس لە دارایی دەکات؟ دڵخۆش دەبم کاتێک گوێم دەبێت لە بڕگەی کتێبی وە
باس لە دەستفراوانی و بەخشینی دەکات. هەرچەندە من ناتوانم ئەوە بکەم کە کەسانێکی دیکە دەیکەن، بەڵام دڵخۆش دەبم کاتێک خوددا لە ڕێی ئەوانەوە کار دەکات. زۆر مەسیحی هەن هەستیارم بەرامبەر بە بابەتی پارە. بۆچی ئەوە خواستی خوددایە کە دەبێ پەیڕەوی بکەین. نەرێنی دەبن و نایانەوێ کەسانێک بەدییان بهێنێتەوە. بێگومان باسی پارە دەرەوەی ڕاستپاردەی خوددا شتێکی بێزارکەرە، چونکە فێڵبازی تێدەکەین. بەڵام کاتێک گوێمان لە پەیامێک دەربارەی پارە دەبێت لە نێو خواستی خوددا دەبێت دڵخۆش بین. پرسیارەکەمان ئەمەیە: چۆن وەڵام بدەینەوە کاتێک پەیامێکی کتێبی دەبیستین باس لە پلانی خوددا دەکات دەربارەی شتە مادیەکان. ڕەفتاری مادیم چۆن دەبێت؟ ئەگەر زۆر یان کەم ببەخشم، دەبێ بە ڕۆحی خۆشی و سوپاسەوە بیبەخشم. پۆڵس مەقدۆنیەکان بەکاردەهێنێت وەکو نمونەیەک، چونکە لە هەژاری خۆیانەوە بەخشینیان کرد، بە دڵخۆشیەوە بەخشینیان کرد و لە سەرووی توانایان بوو. دەتوانین لەم نمونەیەوە دڵخۆش بین و هان بدرین. با ئەو بنەمایە دووبارە بکەینەوە کە دەبێ بە گوێرەی بژین. دەبێت دۆخی ڕۆحیمان بەو شێوەیە بپیوین کە پارەکانمان بەکار بهێنین بۆ دروستکردنی قوتابیان لە هەموو نەتەوەکان.